شەوی ڕابردوو یاریەکی دۆستانە لە ناو شاری سلێمانی ئەم کۆمەڵی بێکۆکۆ کردو. ئەمە کۆمەڵێک شاریزانن، هەندێکیان لەگەڵ هاوسەرەکانیانە لەم یاری ئامادە بوون بەرامبەر بەکێ بەرامبەر بە ستافی فوتساڵی هەڵبژاردەیە ڕاکە ستافێکی ڕاهێنەری بەرازیلی سەرپەرشتی هەڵبژاردەکەکەن لەگەڵ کۆمەڵێک کادری دیکە و ناوبژوانی دیکە کە ئێستا لە کەمپێکی مەشق و ڕاهێنانە لە شاری سلێمانی بۆ پاڵاوتنی پاڵەوانەتی ئاسیا خۆیان ئامادەکەن کە لە مانگی دە لە ئۆزباکستان ئەکرێت. ئەم شەو یاریەکی دۆستانیان لەگەڵ ئەو کچاریزانانە و کە سوکاری کچەکانە کرد. هەڵبژاردەی فوتساڵی عێراق کە ماوەی چەند ڕۆژێکە لە شاری سلێمانی کەمپێکی مەشق و ڕاهێنانیان کردوتەوە، ستافی بەرازیلی ڕاهێنەران و کادرانی دەستەی سەرپەرشتیاران شەوی ڕابردوو یاریەکی دۆستانیان ئەنجامدا و ڕوبەڕووی چەند کچ و کوڕیاریزانێکی شاری سلێمانی بوونەوە. یاریزانەکانی شاری سلێمانی وەتە کچاریزانەکان هەندێکیان کە سوکار و هاوسەرەکانیشان لەگەڵدا بوو کە بە هاوبەشی تیمێکیان پێگەنابوو ڕوبەڕووی تیپی میوان دەبوونەوە کە ڕاهێنەران و کادرانی هەڵبژاردەی فوتساڵی عێراق بوون. هەردوو لە ئاست و توانای خۆیان پیشانەدا و وەک خۆیان دەڵێن دۆستانە شەوێکی وەرزشی سەرنجڕاکێشیان بەڕێ کرد و دوجار وێنەی یادگاریشان بێکەوە چرکاند.